لە کاتێکدا گەلی کوردستان و قەوارە سیاسیەکەی بە هەلومەرجێکی هەستیار و مەترسیداردا تێپەڕ دەبێت و دووچاری تەنگەژەی جۆراوجۆر دەبێتەوە بە تایبەتی لە بواری ئابووری کە تا ئێستا قوربانیەکەی دەکەوێتە ئەستۆی خەڵکی زەحمەتکێش جگە لەو مەترسیانەی کە ڕوبەڕووی مافەکانی گەلی کوردستان دەبینەوە ئالەو هەلومەرجە ناسکەدا کە چاوەڕوان دەکرا قورسایی کاری پەرلەمان لەسەر چارەسەرکردنی ئەو هەڕەشە و مەترسیانە بێت ئەمەش پێویستی بە یەکڕێزی و یەکگوتاری بە بەشداری هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانەوە بێت بۆ دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئەو کێشە و گرفت و مەترسیانە. بەڵام بەداخەوە فراکسیۆنەکانی پەرلەمان هەندێ ناکۆچی لاوەچی دەخەنە پێشینەی کارەکانی پەرلەمان کە دەکرا لە ڕێگای دانوستان و گفتوگۆی ناوخۆیی هێزە سیاسیەکانی کوردستانیەکان چارەسەر بکرێ نەک ململانەی سیاسی ترتر بکرێتەوە و ناکۆچە ناوخۆیەکان تونتر بکرێت. بۆیە لەم ڕوانگەیەوە فراکسیۆنی ئازادی ناچێتە ناو ئەو ململانەی نێوان فراکسیۆنە جۆراوجۆرەکان بۆ وەرگرتنەوەی پارێزبەندی لەسەر ژمارەیەک لە پەرلەمانتاران و بە هیچ شێوەیەک لەگەڵ لابردنی پارێزبەندی نین لەسەر فراکسیۆنە لەسەر پەرلەمانتارە جیاجیەکان لە هەر فراکسیۆنێک بێت.